ئەم هەموو مقەدەرم لێ قۆمیەکی دەرگانە بەخوا منەگە کرێخانەوەگەم بۆ دەری هیچم ناوێ هیچ. داجان سلام عليكم. لێرە بە چیەوە سەرقاڵی چییە فرۆشی؟ بە ئەمانەوە سەرقاوم. چی شتانە چیە فرۆشی؟ ئەمە قەزوانە، ئەمە جاترەیە، ئەوە ترشا، ئەمە پنگەیە، ئەوە میێخەکە. چی کەشێکەیە؟ هینە. خەڵک لێ دەکڕێ خەڵک ئەم شتانە لێکڕێت. وەڵی معمیلم باشە بە ئەم معمیلیشم زۆر نییە. ژێوی ژیانە دابینەکە ئەمیشە؟ قورعان دەری نایە نیە. نابەخوا دەری نانێ برا. وەکە عەزیز بە هەموو شتێک مەزانێ. ڕۆژانە چەندێ دەسەکەوێت بەم ئیشە چەندێ دەست؟ ڕۆژی وایە 5,000 چیەکە. ها دە بە تۆڵێ. وە سفرەیەکی ماڵێکی پڕ ناکاتەوە. ژێوی ژیانە دابی ناکات؟ ناوەڵڵا ناوەڵڵا برات هینی ژامینی ناکات. جا بۆ ڕاز بڕم چییە؟ لە ماڵەوە لەگەڵ چێژیت؟ هەر خۆم. کەسم لەگەڵ نییە. دڵسۆزێکم نییە کە دەرگاکەم کاتەوە. کە سوکارم زۆرە بەقە گەڵای داری هیچ ناوڕم لێ نادەنەوە. ژیان خەڵکی شوێیت؟ خەڵکی لای دووکانم. یەکەیمان چۆقای بۆ سەرەوە. کە سوکارە ئەزانن بە وەزعی تۆ؟ ئەرە وەڵڵا ئەزانن. کەسیان نەهاتوون هاوکارکەن؟ نە ئەم هەموو مقەدەرم لێ قۆمیەکی دەرگانە. کرێچیت لێرە؟ ئەرە وەڵڵا کرێچیم برە. چەند کرێ خانوەکە و چەند؟ 50. بەم پیشەیە یاخو بەم ئیشە ئەتوانی کرێ خانوەکەی نابەخوا دەری نایەنێ. خوا خەڵکی یارمەتیم نەدا دەری نایەنێ برا. ڕۆژ هەبووە لێرە بەدەستی بەتاڵ بڕۆیتەوە ماڵەوە و نەتوانی شتێک بەریتەوە بۆ ماڵەوە دەیبەمەوە خۆم شتە کڕم شتی ماڵان هەر ناخۆم بە عەمری خۆی حەشتی دەستی کەس ناخۆم ئیلای خۆم نەبێ. بەخوا چوم نانم کردووە 6 یاڵک نانم کردووە هاتوومەتەوە لە ماڵەکە خۆم نانم خواردووە نانی کەس ناخۆم دڵم بە چێشتی کەس ناکرێت نەگەی خۆم نەبێ. داجان دۆخی ژیانە چۆنە؟ بەخوا ژیانم خراپە. بەخوا منەگە کرێخانەوەگەم بۆ دەری هیچم ناوێ هیچ. هەتا ئێستا کەس منای نانی کەسێکیانم نەخواردە بڵێمە من دڵسۆزم. بەس قورس نییە بۆ تۆ ینی ئیشکردن نا حەزەکەم عیشکەم بۆ قەلبی خۆشم باشە.